بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین جا لە نێوان ئەوەی کە بەردەوام خەریکین بە دوواداچوونەکەین بۆ هەواڵەکان لەبەر ئەم کەشوهەوایە بەردەوام هەر متابعاکەین بە دوواداچوونەکەین بۆ نمونە ئاستی ئاوی بەنداوەکان لە ئێستای چۆنەوە لەخوا بەزیابێ بێخەم بووین لە بەنداوەکەی دەهۆک لەخوا بەزیابێت چۆن ڕۆژە بێت کە بەنداوەکە سەرڕێژی کردە دڵێکمان لای دوکانە ئتر نازان بەندای دوکان بڵێ ئەمساڵ ئاوەکەی سەرڕێژکە خۆیتە بەردەوام لە هەواڵەکانە پێماڵێن چەند مەتریشی ماوە بەس ئیشەڵڵا ئەویش ئەبێت ئیشەڵڵا جا بۆیە باسی بەنداوەکانمان کرد لە بەر ئەوەی لە تۆری کۆتایی ئەمڕۆمەنا قساکەین لەسەر گرنگی ئەم بەنداوانە بۆ گلدانەوەی ئاو ئەو خەمانەی کە هەیە لەبارەی وشکە ساڵیۆ تا چەند دەتوانێت لە ڕێگەی دروستکردنی ئەم بەنداوانە بڕوێتەوە هەر بۆیە بەڕێز ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاو لە هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانایە لەگەڵی کە بەیانی باش بە بەڕێزی وە بە هەولێری خۆشەویست ئەڵێ کاک ڕەحمان ئەمڕۆ ئێمە کاتێکە هاتیم بۆ دەوامیان ڕۆژمان دەست پێ کرد لە خوای گەورە بەزیابێ سلێمانی نمنمێ بارانمان هەبوو هەولێر چۆنە کەش و هەواکە باران باریوە ئەمڕۆ بەیانی باش کاک ڕەحمان بەڵێ بەیانیتان باش و ڕۆژتان باش کوردستان ئاوەدان لە ڕاستیا ئەم شەو بارانێکی باش لە هەولێر و دەوروبەریشی باری بوو یان لە زۆربەی ناوچەکان باران باریوە لەخوا بەزیاب و ئەو باران بارینە وامان لێکا کە ئەمەل هەبێ بۆ تاوەندەی کۆتایی وەرزی خەزرکردنی ئاو ئێمە بەردەوام بین لە با بڵێن پێشوازیکردن لە داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە و بە تایبەتی وەکو باستان کرد دەبینی خۆتانە بەنداوی دووکان کە ئەکرێ بڵێم تاقە بەنداوە ئێمە هەموو چاومان لەسەرێتی بۆەوەی ئەمە ساڵ بتوانین زۆرترین ئاو لە بەنداوی دووکان کۆکەینەوە و هیوادارین وەکو ئەوی بەنداوەکانی تر یەک خەتی پیاهێنرا و ئیتر لەوە وەستا کە ئاو خەزن کا ئێستا و ئاوی کە دێتە بەنداوەکانەوە بۆ نمونە بەنداوی دەربەنی خان هەرچی ئاوێک کە دێتە بەنداوی دەربەنی خانەوە دەڕوا یعنی وەکو ڕووبارێک کارەکە چووکە پڕ بووە و بەنداوی دهۆکی شەروایە و بەنداوەکانی تریش بەنداوە بچووک و مامنەوەندەکانی تریش هەروان جگە لە بەنداوی گۆمەسپان کە بەڕاستی بەنداوێکە لە بەرەوەی تازە دروست کراوە و ساڵی پار داهاتی ئاوی زۆر کەم بوو ئەم ساڵ ئاوێکی باشی خەزم کردووە بەڵام هێشتا ئاوی زۆر پێویستە بۆ ئەوەی بتوانرێ بگاتە ئاستێک کە ڕەنگە لە ساڵانی ئایندە بتوانرێ پڕ بکرێت باشە کاک ڕەحمان زۆر جارەڵین ئێمە زۆر دڵخۆشین بەوەی کە زۆرینەی بەنداوەکانمان سەرڕێژ بوون لەگەڵ ئەوەی کە سەرڕێژ بوون ئایا ئەم ئاوە باشەی کە هاتوۆتە ناو بەنداوەکان تا چەند ئەبێتە پاکردنەوەی ناو ئاوی بەنداوەکان ینی جارێکی تر ئاوێکی خاوێنترمانە بێ چکە لە ساڵانی ڕابردووە کەیان و دەریاچەی سیروان ئەمەنە مەتر ئاوەکە دابەزی و هەسمانە کرد ئاوەکە ڕەنگیە گۆڕێ بەس ئێستا کە بینین بەنداوەکانمان دهۆک بێت بەنداوی سیروان بێت دووکان بێ سێرەکەین ئاوەکە ڕەنگەکانیشی گۆڕانکاری ئەمە پاکبوونەوەیە بۆ بەنداوەکان یاخود چۆن بەڵێ لە ڕاستیە دوو سەرەیە با بڵێن جارێک تۆ کە ئاوی بەنداوەکان زیاد بێ تا ڕێژەی ئاو زیاتر بێ ڕێژەی پیسبوون یا ڕێژەی ئەو عناسرە پیسانەی کە لە بەنداوەکەیە کۆبوونەتەوە کەمترە بێتەوە یا ئەوە ڕوونترە بێتەوە ئەوە زۆر گرنگە و بەڕاستی کە ئەو ڕووبارانە هەمووی پاک بوونەتەوە بەهۆی ئەوەی ئاوێکی زۆر بە ڕووبارەکانە تێپەڕیوە یا بە چەمەکانە تێپەڕیوە لە بەرامبەرە ئەو پیسیەی کە لە شار و شارۆچکەکانەوە ئەڕژێنرێتە ناو چەمەکان یا ناو ڕووبارانەی کە ئاوڕێژی بەنداوەکانن لەو حاڵەتەیە پیسبوونی زیاتر ئەڕژێتە ناو دەریاچەکانەوە ئەوەش کاریگەریەکی خراپی هەیە بە تایبەتی لەو شوێنانەی لە شوێنە گەشتیارەکان لە پاشە ڕۆی کارگەکان وەکەوەی لە تانجەرۆ هەیە و هەروەها پاشە ڕۆی شارەوانەکان ئەو شار و شارۆچکانەی کە کەونە سەر ڕێڕێوی ئاوەکان پاشەڕۆکانیان ڕاستەو خۆ بەبێ چارەسەرکردنی زانستیانە ئەڕژێتە ناو چەم و ڕووبارەکانەوە ئەوانە لەگەڵ لافاوە دەڕژێنە ناو دەریاچەکانەوە کاریگەری خراپیانە بێ بۆ با بڵێن ئایندەی ئاوی دەریاچەکان و ئەو حاڵەتە بەڕاستی لە عێراقیش ڕووی داوە ینی لە عێراق ئەم ساڵ کارەساتێک لە با بڵێن لە خواروی بەنداوی حەمرینەوە تا ئاگاتە بەغا ڕوویدا لەبەرەوەی چەند ساڵێکە ئاوی پیانە ڕۆشتووە ئەو ڕووبارە و تا ڕادەیەک وشک بووە هەموو ئەو پاشەڕوانەی کە لەو شار و شارۆچکانەی سەر چەمەکە کرابوونە ڕێڕەوی ئاوەکەەوە هەمووی لەگەڵ خۆیان بردەوە ڕووباری دیجلە و خواروی بەغا کە بەڕاستی کارەساتێکی ژینگەیی دروست کردووە وا لە هەوڵات بۆ چارەسەرکردنی و بە دڵنیاییەوە ئێمە
چەند ئەوەندە گرنگە ئێمە ئاومان زۆر هەبێ ینی کەمی ئاومان زۆر بێ ئەوەندە گرنگە کە کوواڵیتی ئاومان و پاچی ئاومان بە سروشتی بمێنێتەوە و هەوڵ بین لەسەر چاوەکانەوە پاک ئاوەکەمان ڕاگرین و لە ڕووی ژینگەیەوە ئاوی هەرێمی کوردستان بپارێزین کە باشترین و شیرینترین ئاوە لە تەواوی ئەو ناوچەیە کە ئێمەی تیای. زۆر باشە کاک ڕەحمان بە پێی ئەو ڕێژەی بارانبارینەی کە ساڵانە بەشێوە گشتێکی لە هەرێمی کوردستان یان لە کوردستان بەشێوە گشتێکی بڵێن ئەبارێت ئایا ئەم ژمارە بەنداوە بەم قەبارانەوە کافیە بەسە یا خودنە ئەگەر پرۆژەی دروستکردنی پەنداو باڵێن قەبارەی گەورە بە تایبەت لە ئارادایی یان بیری لێ ئەکرێتەوە کامێک لە ناوچەکانم ئامادەیان تیا هەیە کە بەنداوەکان لەوێ دروست بکرێت. بەڵێ لە ڕاستیە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان شوێنی بەنداو زۆرن شوێنی گونجاو زۆرن بۆ دروستکردنی بەنداو بەڵام دیارە ئێمە لە بەبارودۆخێکی دارایی وایە تێپەڕین چکە بەنداوەکان بودجەیەکی زۆریان پێویستە سیولەیەکی نەقلی زۆریان پێویستە بەردەوامی تەمویلکردنیان پێویستە و ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم دیارە پلانمان هەیە بۆ ئەوەی لە زۆربەی ئەو شوێنانەی کە گرنگن و پێویستن و پێویستیان بە ئاوە ئێمە شوێنی بەنداومان دیاری کردووە یا دیزایانی بۆ ئامادەکراوە حاڵی حاضر بە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان تەمویلی هەرێمی کوردستان توانراوە زیاتر لە 200 ملیۆن مەتر سێجا توانای خەزنی 200 ملیۆن مەتر سێجا ئاو لە هەرێمی کوردستان بەنداو دروست کرێەوە ئەو بەنداوانەشی کە لەژێر جێبەجێکردنان نزیکەی توانای 300 ملیۆن مەتر سێجا ئاویان هەیە کە خەزنیکەن یا بە تەواوکردنی ئەو پرۆژانە بە دڵنیایی با بڵێن 9 ملیار مەتر سێجا ئاوە چێتەوە سەر خەزینی پێشووتری بەنداوەکان کە بەنداوی دوکان و دەربەنی خان و هەروەها بەنداوی دهۆکیشن کە با بڵێن بەنداوی دوکان و دەربەنی خان گەورەترین بەنداوەکانن لە ئاستی هەرێم و تەنانە لە ئاستی عێراقش گرنگێکی زۆریان هەیە و لە سەداسی خەزینی استراتیجی ئاوی کۆنتترۆل کراوی عێراق لە هەردوو بەنداوی دوکان و دەربەنی خان ئایەوە ئەم ساڵیش وە وەکو لە پێشووترا باسمان کرد کە ئاوێکی باشان کۆ کردوێتەوە و هیوادارین بتوانین لە کۆتایی وەرزی خەزمکردنی ئاو بەنداوی دوکانیش زۆرترین ئاوی تیا کۆ بکرێتەوە کاتە ئاستێکی پڕش بەخوا ئەویش ئاستی بەرزە بێتەوە کاک ڕەحمانێکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە بۆ بەنداوەکان بە گشتی سیانەکردنیەتی و چاودێری وردیەتی و بەردەوام کەسانی شارەزا و پسپۆر بتوانێت چاودێری ئەو بەنداوانە کاچکەزانین ئەم ساڵ زەختێکی زۆرتریان لەسرە بەنداوەکان بۆ ئەوەی کە بە باشی هەرکەم و کوڕیەکە بێت چاودێری بەسەرەوە بێت و کەسی شارەزا لەوێ ئامادە بێت و کاری لەسەرکات تا چەند هەوڵتان ناوە لەگەڵ ئەم بارودۆخەیە بەڵام بەنداوەکانمان بەردەوام سیانە و چاودێری ورد هەبێ لەسەری. بڵێ ئەو لە ڕاستیا بەنداو کە تەواوە بێ اینجا دەست بە سیانەکردنی ئەکریانی بەردەوام پێویستی بە سیانەیە بەردەوام بە پێویستی بە کاری تەواوکاریە بەردەوام پێویستی بە نوێکردنەوەی ئامێرەکانێتی ئێمە ئەوە لە بەنداوە گەورەکان ئەو حاڵەتانە چەندین جار سیانە کراوە و بەردەوام ئێمە کشوفاتمان بۆ کردوون بەڵام یەکێک لە گرفتەکان ئێمە لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق ئەوەیە کە ئێمە بەنداوە گەورەکانی ئێمە بە تایبەتی یعنی خزمەتی زۆری ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەکە و ئەو خەزینە ئاوەی کە هەیەی بەشی پێویستەکانی ئەوانیش زۆرترین پێویستەکانی ئەوان دابینەکە لە ناوچەکانی چ لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یان ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق و ئێمە چەندین جار داوامان لێ کردوون کە بودجەی سیانەی ئەو بەنداوانە بخرێتە سەر بودجەی فدراڵی یا بودجەی سیادی عێراق چونکە ئەوە پرۆژەیەکی گەورە و استراتیژین کە خزمەتی هەموو عێراقەکەن و بە هەرێمی کوردستانیشەوە طبعاً و تا ئێستا وەکو پێویست ئەو سیانانەی کە ئەکرێن ئەو بودجەیە کە تەرخانەکرێن لە عێراقەوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە قەراری لێدراوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی سەرچاوەکانی ئاو کە دێتە سەر وەزارەتی مالیە و وەزارەتی پلاندانان لە ڕاستیا وەکو هەموو کێشەکانی تر لە نێوان هەرێم و عێراقا گرفتی بۆ دروستەکرێ هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بتوانێت ئەو گرفتانە چارەسەر بکە بەنسبەت بەنداوەکانی تریشەوە بە دڵنیایی ئەوانەی کە لەسەر بودجەی هەرێمی کوردستان دروست کراون ئێمە بەردەوام دوای هەموو باران و لافاوێک یان لەگەڵ کاتی لافاویشە
ئێمە بەردەوام لیجانەکانمان و ئەندازیارەکانمان لەسەر بەنداوەکانن بۆ کەشفکردنی کەم و کوڕەکانیان. ئێستا ئەم ساڵ بە دڵنیاییەوە لافاو هەندێک زەرورزیانی لە هەندێک لە بەنداوەکان داوە و لە هەوڵین بۆ لایەن حکوومەتی هەرێمەوە بودجەی بۆ تەخسیسکەین و بتوانین چارەسەریان کەین و هەندێک گرفتی تریش هەن لە بەنداوەکان بە دڵنیاییەوە بودجەیەکی زۆریان ئەوێ چاوەڕێی ئەوەین کە بودجەی ئەم ساڵ ئیقرار بکرێ و بۆی بتوانین بەشی سیانەی بەنداوەکان بە تەواوی لەناو ئەو بودجەیە جێکەینەوە بۆی بتوانین کەم کوڕەکانیان چارەسەرکەین، چونکە تا سیانەی بەردەوام لە بەنداوەکان هەبێت تەژیری سەلامەت لە بەنداوەکان هەبێ بە دڵنیاییەوە ئێمە دڵنیاترە بین لەوەی کە پرۆژەکانمان سەلامەتن و ئەتوانین ئیدامەی زیاتر بە پرۆژەکانمان بین و تەمەنی بەنداوەکان درێژکەینەوە و لەبەر گرفتێکی بچووک گرفتی گەورەتر دروست نەبێت. کاک ڕەحمان بێگومان نەزانین ساڵانی ڕابردوو کە وشکە ساڵی تا ڕادەیەک لە هەرێمی کوردستان هەستی پێ ئەکرایەن با بڵێن کەم ئاوی بەداخەوە وڵاتانی دراوسێ ئاویان وەکو کارتێک بۆ گوشارخستنە سەر هەرێمی کوردستان بەکارەهێنە. جا ئێستا ئەم ساڵ کە لەخوا بەزیابێ ئابەم شەوەیە ئاستی بارانبارینەکە زۆرە ئەبینین بەنداوەکانمان هەندێکیان سەرڕێژی کردووە بە قسەکەی بەڕێزت ئاوەکە ئیتر لە بەنداوەکە گل نادرێتەوە ئەڕوات. جا ئەمە لە دڵی خەمخۆرانە بۆ هەرێمی کوردستان خەمێکی دروست کردو ئاڵێنە ئەم ئاوە هەروە ئەڕوات و ناکرێت کە کەڵکێکی لێ وەربگرێت، ناکرێت گلی بینەوە بۆ وەرزەکانی تر ئەمەنە نەین بە ئەژنۆی خۆمانە. بەڕێزت لە ئێستادا ئەگەر پێمان بڵێ ئایا ناکرێت هیچ شتێک بکرێت لەم ئاوانە لە ڕێگەیەکی ترەوە گل بدرێتەوە؟ بەڕاستی ئەبێ هەر ئاوە چاوەڕێکین کە بەنداوی دیکە لە ساڵانی ترە دروست بکرێت؟ لە ڕاستیە هەرێمی کوردستان وەکو قەبارە ئاوێکی باشی هەیەەوە بەشی پێویستەکانی خۆیەکە بە دڵنیاییەوە. ئەگەر بڵێم تەوزیعی ئاو بە جۆرێکە یا تەوزیعی بەنداوەکان بە جۆرێکە کە لە شوێنێک بەنداوێک ئاوێکی زۆری خەزم کردووە ڕەنگە لە شوێنێکی تر بەنداوێکی تر پێویست بێ کە ئاوێکی باش خەزم کا بۆ و ناوچانەی دەوروبەری خۆی، یعنی دابشکردنی ئاو یا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەوانە بۆ گرنگن بۆی هەموو شوێنێک هەموو هاوڵاتێکی کوردستان ئاوی پێویستی خۆی پێی بگا. ئەمێ پرۆژەیەکە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کراوە و کاریشی لەسەرەکرێ. بەنسبەت بەنداوەکانی ئێمەوە دوکان و دەربەنی خان ئێوە زانن ساڵی پار ئێمە گەیشتینە کەمترین ئاست لە بەنداوی دوکان و توانرا ئەم ساڵ لە ماوەی ئەو چەند مانگەی ڕابردووە بە 30 مەتر زیاتر لە 30 مەتر ئاو لە بەنداوی دوکان بەرز بۆتەوە. ئاوی سەرزەوی ئاوێکە بەردەوام نوێ ئەبێتەوە. لە ڕاستیە ئێمە ئاوی سەرزەویمان زۆرن، پێویستە ئەو پلانەی کە دانراوە بەو جۆرە بێ کە سوود لە هەموو ئەوانە وەرگین. ئێمە ئاوی سەرزەوی ڕووبار و چەمەکانمان کە هەن سوودیان لێ وەرگین. لە ڕاستیە پێویستە ئێمە وا بکەین کە تا ئاوی سەرزەوی وەستابێ ئاوی ژێرزەوی جۆرێک لە حرام بێ، ئاوی بیرەکان جۆرێک لە بەتاڵ بێ. یعنی ناکرێ ئێمە ئاوی سەرزەوی هەبێ و زۆر احتیماد بکەینە سەر ئاوی ژێرزەوی تەنانەت بۆ کێڵگە گەورەکان یان بۆ کارگە گەورەکانی پیشەسازی ئەبێ زۆرتر وەکو ئەوەی کە پلانی بۆ دانراوە لەلایەنی وەزارەتی کشت و کاڵەوە کە زۆرتر احتیماد بکرێتە سەر ئاوی سەرزەوی، چونکە لە ڕاستیە وەکو وتم ئێمە ئاوی سەرزەوی ئێستا حاڵی حاضر نزیکەی 9 ملیار مەتر سێجای ئەمە خەزنی ئاومان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە ئاوێکی زۆر باشە و تەنانەت بەشی خۆشمان و بەشی پێویستەکانی عێراقیش ئەو جزئی کە ئاعتیمادی لەسەر بەنداوی دوکان و دەربەنی خانە دەکا و هەروەها ئەکرێ ئێمە وەکو یەدەکی ئاویش ڕێژەیەک لەو ئاوەی کە ئەمساڵ هەیە بەپێی پلانێک لە ساڵی ئایندە ئێمە ئاستی ئاومان باشتر بێ لە ئەمساڵ و بتوانین پێویستەکانی خەڵک بە تایبەتی ئاوی خواردنەوە و پێویستە زەڕورەکان و ئەو شوێنانەشی کە کشت و کاڵیان پشت بە بەنداوەکانە بەسێ سوودیان لێوەرگرین. بۆیە ئێمە لە ڕاستیا پلانەکە هەیە و ئەوەش کە با بڵێن ئەو دەوڵەتانەی دراوسێی عێراق ئەگەر ئاویان لە هەرێمی کوردستان بڕیبێ ئەو وشکە ساڵەی پار هات تەنانەت تورکیاشی گرتبووەوە تەنانەت ئێرانیشی گرتبووەوە هەموو وڵاتێک لە خەمی ئەوایە کە بەشی پێویستەکانی خۆی ئەو ئاوەی لە وڵاتەکەی خۆیەوە هەڵەقوڵێ پێویستەکانی خۆی دابین کە ئەو گرفتانەی کە دروست بوون زۆرتر لەسەر دیجلە و فورات بوون کە عێراق اعتیمادی کاتە سەر وە لە وڵاتی تورکیاوە ئەو دوو ڕووبارە هەڵەقوڵێن و لە ڕاستیە چەندین گفتوگۆ و توێژ و کۆبوونەوە لە نێوان ئەو دوو وڵاتایە کرا بۆی ئەو گرفتانە چارەسەرکەن لەگەڵ لایەنی تورکی. بەشێکی چارەسەر کرا بە موقت، بەڵام شتێکی کۆنکریتی نییە، بڵێ ڕێکەوتنێکی کۆنکریتی کراوە.
ئێستا دوێنێ بەرپرسانی تورکیا ئاگداری لایەنی عێراقیان کردوتەوە کە زۆربەی بەنداوەکانیان تا ڕێژەی پڕبوون بۆیە ئەو ئاوەی کە ڕووە کاتە بەنداوەکانی ئەوان بە ئاراستەی عێراق بەری ئەدەنەوە و ئاستی بەنداوی مووسڵ ئێستا لە ئاستێکی زۆر باشایە ئاوێکی زۆر بەرەداتەوە چونکە لە سەرەوە ئاوێکی زۆری بۆ بەرەدرێتەوە فرات تەنها بەنداوی حەدیسە هەیە کە لە عێراق ئێستا ئاوەکەی کەمە لە ڕاستیە پێویستی بەوەیە زیاتر ئاو لە فراتەوە بەرەو سووریا و لێشەوە بۆ عێراق بەربدرێتەوە بۆی فراتیش ئاستی ئاوی بەرز ببێتەوە دەنا وەکو وتم یعنی لە حاڵەتێکە کە ئاو هەبێ بۆ نمونە ئەم ساڵەوە تا ناچار بوون کە ئاوەکە بەردەنەوە چونکە سەدیش کە پڕە بێ دەبێ و ئاوەی کە بۆی دێ هیچ مەترسیەک لەسەر بەنداوەکە دروست نەکا بە پێی ڕوولکێروێکی زانستی تەشغیلکردنی ئەو بەنداوانە پێویستە کاریان پێ بکرێت بۆیە ئێمەش ئەو پلانانەی کە بۆ بەنداوەکان دامان ناوە بەڕاستی پلانێکی زانستی بەردانەوەی ئاویش کەم ئاوی ڕزگارمان بێ و بتوانین بەردەوام سەرچاوە ئاویەکانمان هەمیشە پڕی پێوە دیار بێت هەمیشە گرفتی کەماویمان نەبێ و بشتوانی پارێزگاری لە بەنداوەکانمانەکەین. دووبارە سپاس بۆ تۆ کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ تۆ. هەمڕۆ شاتی